سلام على كتابين عزيز وخوشي صلاة ورحمة خدای گەورە بڕژێ بەسەرتان و مامۆستا ئیسماعیل سەباح ئەمڕۆ لە خزمەتتانم بۆ کارکردنی ڕاهێنانەکانی ڕستەی ئاوێتە لە ڕاهێنانی یەکەم بسمیلای لێ دەکەین. ڕاهێنانی یەکەم دەڵێ ئەم پاڕستانی خوارۆ لە ڕستەی ئاوێتەدا بەکاربێنە. ئەم پاڕستانی داوا بە ئێمەش لە ڕستەی ئاوێتەدا بەکاریان ئەهێنین. خاڵ یەکەم دەڵێ کە شەرمین بە دوای زانست دەگەڕێت. دەڵێن نەتبیستوە کە شەرم بە دوای زانست دەگەڕێ ئەوە شارستەک ماڵۆی زیاد کرد. کە تۆ بینیتە دەڵێم ئەو کوڕێک کە تۆ بینیتە برای منە ئەوە کردمانە ڕستەی ئاوێتە بەڵکو پێی چاک بێت دەڵێن دەرمانەکانی پێ بدە بەڵکو پێی چاک بێتەوە تا ئەوان نەگەڕێنەوە دەڵێن تا ئەوان نەگەڕێنەوە نان ناخۆین. کوتە دیتیە یانی چ یانی کە تۆ دیتویتە یاخۆ کە تۆ بینیتە دەڵێ وێ کچێ کوتە دیتیە دۆت ماما منە ئەو کچێک کە تۆ بینیتە ئامۆزای منە. ڕاهێنانی دووەم هێڵبژێرداهاتوەکان شی بکەوە ئەو لاوەی کە دوێنێ هات ئامۆزای توێ دوێنێ لەگەڵ هاتی دوێنێ تەبعاً بریتێ لە چی بریتێ لە هاوڵکاری کاتی باشە دوێنێ هاوڵکاری کاتی هەروە تەواوکەری کارە هات لە چاوجی هاتن هاتیە بەس نونەکەمان لەیلادایە کەواتە ئەوە چیە ڕابردی نزیکی ڕاگەاندنە هەروەها تێنەپەڕن ناتوانین بڵێ هاتمان هاتتان هاتیە مانوتانیان وەرناگرێت کەواتە تێنەپەڕە هەروەها سادەی لەبەر یەک تاکە وشەیە. دووهەم دەڵێ نەتبیستووە کە چیا خوێندنی تەواو کردووە هێڵی بەژێر نەتبیستوی داهیناوە نەتبیستوە بریتە لە چی بریتە لە شارستە فاریزە ئەمان هێل ئەوە لە پاشەی ئامرازی لێک دەرمانەی کەواتە ئەو بەشە بریتە لە پارستە ئەو بریتە لە شارستە. دەڵێن شارستەیە کاری ڕابردووی تەواوی نەرەیە باشە نەتبیستووە دەبڵ واو بە زوێنی کورت پێ کەواتە ڕابردووی تەواوی ڕاگەاندنە. هەروەها تێپەڕە منەگەڵێ نەم بیستووە نەمان بیستووە نەتان بیستووە نەیان بیستووە مانوتانیان وەردەگرێت کەواتە چیە کەواتە تێپەڕە هەروەها سادەشە. ئەدی ئەو تا ئەچیە نەتبیستوانی تۆ نەتبیستووە تۆ نوێنەری تۆیە کەواتە دەڵێم جێناوی کاوە بۆ کەسی دومیتا کەروە ئەرچی بکەرە. خاڵی سێم دەڵێ هەڵەبجە کە کنیاباران کرا شارێکی کوردستانە هەڵەبجە شارێکی کوردستانە ئەوە شارەسەکەیە. هەڵەبجە چیە دەڵێن ناوە تاکە ناسراوە تەوعەن تایبەتیە هەروەها نیهادە کە دەڵێم هەڵەبجە شارێکی کوردستانە ئەو بزوێنی کورتە کاری ناتەواوە ئەوی لێکەم دێ ئەرچ دەبێتە نیهاد. شارێکی کوردستان پێشی کاری ناتەواوە دەبێتە گرەی ناوی تەواوکەری ڕاستەوخۆی کاری ناتەواوە. شارێک دەبێتە ناوە تاکە نەناسراوە هەروەها کوردستان دەبێتە ناوە تاکە تایبەتیە ناسراوە باشە پێک دەبن بە گرەی ناوی. هەروەها ئەو بزوێنی کورتە ئەوی کۆتایی کار دەبتە کاری ناتەواو بۆ کاتی ئێستا. ڕاهێنانی سێم وەڵامی ڕاست هەڵبژێرێکێک لەمانە پاڕستەی تێدا نیە سوار تا نەگڵێ نابێت بە سوار من هاتم ئەو ڕۆیشت کە بەهار هات دەچین بۆ سەیران کە ژینگەت پاراست تەندروستیت باش دەبێت ئەوەیان پاڕستەی تێدا نیە لەبەر ئەوەی ڕستەیەکی لێکدراوە ڕستەی ئاوێتە نییە باشە. دووەم دەڵێت لە ڕستەی ئاوێتەدا ئامرازی لێگەر هەمیشە دەکرێتە کوێ دوای پاڕستە سەرەتای شارستە دوای شارستە پێشی پاڕستە دەکەوێتە پێشی پاڕستە. سێم لە ڕستەی ئاشکرایە کە کاروان بە یەکەم دەرچوو کە بریتێ لە چی کرد بۆتوان بریتێ لە ئامرازی لێکدار. سیاری چوارەم ڕستەی ئاوێتە پێک دێت لە چ دوو ڕستە زیاتر نەبێت قوتابیانی بەڕێز ڕستە ئاوێتە ناوی لە دوو ڕستەی زیاتر بێت بۆسی تەنها دەبێت دوو ڕستە بێت چکە بەش ڕستە یەکەم منە شارستەی ئەوەی دووەم پاڕستەیە یان ئەوەی یەکەم پاڕستەی ئەوەی دیکە شارستەیە. بۆیە ئاگادار بە هەمیشە ڕستی ئاوێتە تەنها و تەنها دوو ڕستەیە شارستە و پاڕستە زیاترمان نییە. پێنجەم لە ڕستەی ئەو گوڵی کە ئاومدا گەشایەوە ئەرچی گرەی ئەو گوڵە دەبێتە چی تەماشا قوتابیانی بەڕێز ئەو گوڵی کە ئاومدا گەشایەوە ئەرچ دەبێتە چی ئەرچ دەبێتە بکار باشە لەبەرەوەی کاری گەشایەوەی ئەنجام داوە کەواتە ئەرچ دەبێتە بکار. لێرەدا هاتینە کۆتایشی کار ڕاهێنەرەکانی بابەتی ڕستەی ئاوێتە تا ڕیکۆردی وانێشتر هەشتا لەسەر براوز کامرامەن. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.